من خۆم یەکێم لە ڕۆژی یەکشەمەوە تاسی لێرە هەوێم تەسلیم کردووەم بڕۆ 5 ڕۆژە وازم لە هەموو ئیش و کارێکی خۆمێناوە بەیانی سەعات 7 ئێمێرە هەتاکو سەعات 1 تا 2 لێرە ئەمێنینەوە دوایەوەش سەرەکە ڕۆبە بەتاڵیەتەوە دەست دوێنێ پارە نەهاتوە پێرێ چون عەلاگەی پاریان هێنا بەشی بە ئافرەتەکانشەوە بەشی 56 کەسی کردووە ڕۆشتووە تێگەشی دوێنش پارە نەهاتوە ئەمە عالێمان لێرە بەسوگە پارێکە هەیە بێن بۆ خەڵکاگە نیشە مەڵێن بە خەڵکەکە بابێتەوە لە ئیش و کار بێت هەموو ڕۆژێک ئەڵێن هەیە وەرن دابەشەکرێ دوێنێ خۆی یەکێ پۆلیسەکان لێ بەمیوتی کاکە گیان ئەمڕۆ بڕۆنەوە سبەینێ سەعات 11 وەرنەوە ئێرە پارەکە یەت فەرمووە ئێستا سەعات 11 یۆڕێکە ئەسێش لە پارە نییە تێگەشتی سبەینێ جومعەی عوتڵەیە ئەمە شەویش بە تەلەڤیزیۆنەکان لێ بۆڵێ دەڕۆژ عوتڵەی ڕسمیە جا کابرا مناڵی هەیە شیر بکڕێ دایبی بکڕێ خواردن کڕێ مەسروفی جەژن کڕێ نقل و چکلێت بکڕێ مەسروفی ماڵ و مناڵی بکە بەچی بیکە بەس تەنیا حەلێکم بۆ بدۆزرە بۆ ئەوش